یەکیتیە نویسکارن کوردستان سووریا دجڤا لە باژارێ قامشلۆ. کۆمیتە ئامادەکار یا کۆنفراس جڤاتە بەرفەرە یاوەیەکیتیێ دەستنیشان دکە کۆ ڕۆژائینێ 25 مهێ ئەو کۆنفراس وەرەلدارخستن. هەروەها گوتوبێژ هاتکردن لەسەر چاوەنیە بەخۆداندنە دەستەیەن ڕێڤەبەر یەن شاغا لە باژار و باژارۆکên کوردستانە سووری. گوتوبێژێک بەرفەرە لەسەر پێشنیارن شاغا هات گەنگەشەکردن. نەخاسم پێشنیارن پێویست پیشاغەیەکیتیێ لە هەرێما کوردستانێ و چاوەنیە نرخاندنە بەرهەمن نویسکارن کورد لە هەرێمێ و دەستنیشانکردنە کۆمیتەک پسپۆر ji بۆی چاپکردن و نرخاندنە بەرهەمن نویسکاران دەمەک بلەزدا. ئیرۆ جواتە کاوەرتا یا دەستەیە ڕێڤەبەر یا یەکیتیان نویسکارên کوردستانە سووریا لە قامشلۆ هات دارخستن ji bo hin babetên taybet girêdayê bi civata fireh ve hin beryarên dî mestandin hin beryarên dî jî ji bo çawa çi şêweyî bi çi rengî karîbin di demekî nêz de di 25 meha yazda 2016 de civata fireh ya yekîtiya nivîskarên Kurdistana Sûriya yekemîn civat piştî kongrê nakêm darxin ew nerxandina kar û karê yekîtiyê ji bo ew pêşketin yan dikarin bêjin ji bo ew têbînî ku karîbin di pêş de vê yekîtiya nivîskara em karîbin ser çê şêweyî em çi karî bikin di pêşa. هەوڵدانە یەکیتیە نویسکارن کوردستان سووریا لەسەر بهتری بەشێکی کار دکە وەکو بەرهەفکردنە بەرهەمن نویسکاران و بەلافکردنە هشیاری دووری بەرجەوەندی و کەسایەتیە پارتیتی و بەلگەکردن و لیکۆلینێ لەسەر دیرۆک و ڕەوشانها یاکو کورد تێرە دەرباز دەبن. زەحمەت پێشا یەکیتیا نویسکاری کوردستانە سووری خاستن ڕەوشنبیر ئێگۆبیک هەیڕە دەبن دەستێزکردنا gelek حالة بارتيتي هندري واناده ودور أو جهنيتها استقلالية هندري واده برنكي تي خوستن نهاتي آزاد كرن أم بيبينا جو بي چارة سر كرن ويان سازيا سربخو آزاد بين آباكرنش بو پیشکتنا چاند و هنرا کردی. تەوی ئەستەنگ و ئەستەنگیان دپێشیان نویسکارن کوردستانە سووریادا چژێڕەوشە ئەولەهی و زەختەیەن ئابووری و سیاسی. نویسکارن وی پارچیژی کوردستانê hê berdewamın bişopandina belavkirina hişmendiya netewîya Kurd û nerxandina çand û wêjeya Kurdî bi rengê xwe yê şehrestanî û bi şîweyekî serbixwe. Berzan Hesên Qamişlo, Ark.